ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بناڕۆ تۆفیقم ناڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر پێشێلکاریە نێودەوڵەتی و یاسایەکانی تورکیا کە لە ڕووی عورف و یاسای نێودەوڵەتیەوە ئەمە تا چەندە کاریگەری هەیە و تا چەندە ئەتوانرێت بە پێی یاسا و عورفە نێودەوڵەتیەکان ڕێگری بکرێت لە تورکیا بە تایبەت لەو پێشێلکاریانەی کە ئەیکا لەسەر سنوورەکانی بۆ نمونە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان هەروەها لە ڕۆژاوی کوردستان داژیکردنی گوند و دێهات و زەویزاری هاوڵاتیان و زەرگەیاندن بە هاوڵاتیان و بە تایبەتی بینیمانیانی هەل لەم ساڵدا ینی تورکیا لە ڕێی ئەو هێرشانەی کە کردێ سەر باشووری کوردستان ناوچەیشی گەشتیاری کردا ئەمانش بەڕاستی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی عراقی کورد بوونە قوربانی ئەمە لە ڕووی یاسا و پێودانگە نێودەوڵەتیەکانەوە چۆن ئەتوانرێت مامەڵەی لەگەڵ بکرێت ئەتوانرێت تورکیا لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەوە بوەستێنرێت و لە هەمان کاتیشدا پابند بکرێت بۆی کە خەرەبووی ئەو ناوچانە بکاتەوە وەروە ئەو خەڵکانە بکاتەوە کە زەرەر و زیانیان بەرکەوتووە و تورکیا ئەوکو یەشێک لەو دەوڵەتانەشی کە لە ناتۆدایە و هاوپەیمانی ئەمریکا وڵاتانی ناتۆیە تا چەند ئەتوانرێت لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەکەوە ئەنی سکاڵای لەسەر تۆمار بکرێت ئەمەیان گونجاوە ئەگەر گونجاوە چێتوانی هەستێ بەم کارێک چێ ناوانی کاتوانن ئەم ڕێگریانە بکەن و هەروەها ئەم ڕێکارە یاسایی و نێودەوڵەتیانە بگرنە بەر لە بەرامبەر تورکیا ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاکە شیاروازدە مافناس و پارێزەر کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵەوە بەخێراتی سەرسەرێ مەسەی خێر بێ هەروەها کاک بەیاد سەروەرد عەبدوڵڵا ماستەر لە کاروباری تورکیا کە جەنابیشان بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ من مامۆستا بەیاد جەنابیشت بەخێر بی سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی سەرەتا لە کاکشیارەوە دەست پێ بکەین کاکشیار ئەی باوەیەکی زۆرە تورکیا پێشێلی یاسا نێودەوڵەتیەکانی کردووە هەم سەروەری عێراق هەم سەروەری خاچی هەرێمی کوردستانیشی بەزاندووە یعنی زەرەر و زیانێکی زۆری داوە لە خاک و لە خەڵک لەم ناوچانە ئەمە تا چەندە لە ڕووی یاسا و عورفی نێودەوڵەتیەوە ڕێگە پێدراوە بەڕاستی سلااو ji bo bînerên Kursatê serî destxwazim wê bêjim. Niho di aliyê di layenê vê mijarê hene. Yek ji bo hukûka navdewletî ya giştî duyem jî ji bo ew kesên zararmend yanî ew ê gundê wa çûl bîn ew ên mirovê wa hatin kuştin û nekarin bigin zeviyê xwe cê xwe di alîne. Pirsê mirov serî de dikare bêje wekê giştî ji bo hukûka navdewletî hûn dizanî ku hukûka navdewletî de prensîbeke ye. Yanî devlet her devlet wekheve û serwer e. Yanî wata wekhevî û serwerî çi ye? Hukûka navdewletî de sûje devletin û her keskê jî wekhev de hesab kirin. Yanî devletek natwane biçêt müdaxale serwerî xaçî welateke dî bike serwerî bike peymana netewê yekbûyî heye xalê duyem û pêncûyek wê gelek eşkere vazih diyar kiriye ku qedexeya mirov hêz ji bo dijî devleteke dî kar bîne belê yanî ew devleta Tirkiye çi têxê hêce dibêje ku PKK nav axa Başûrê Kurdistanê de Iraqê de ye ew êrişê tînin ser min ser axê min leşkerê min milletê min ew me heq heye ku biçin bersiv bidim. Halbuki gelek eşkere hukûka navdewletî de rêyeke hûsanînin. Çünkü PKK ne sûjeyeke hukûka navdewletî ye. Ev êrişeke ser serwêriya devleta Iraqê. Rêya wê jî berîn hûn dizanî netewê yekbûyî civînek belê komisyona encumena asayişa navdewletî de wê dê de jî ew kesên rayedarên devleta Iraqê Doktor Fuat Hüseyin wa ev tişt jî anîn ziman madde pêncû yekê ben pê dike. Îja bileksê wê Tirkiyede ma ev tiştê bêjin ez mafê xwe yê pêncû yekê madde pêncû yekê kartînim ew jî meşrû müdafaa. Ew çi ye parêzgariya li xaçî xwe? Belê ne meşrû müdafaa yanî esas devletek êrişe devleteke dî bike ew devlet mafê wê heye sê tişta bike. Yek dibêjine mislî yanî bi muqabil bersivekê bide. Yani mesela didu
تدبير عبوري بنستاندن سي مشروع مدافع اساس یا مشروع مدافع يعني ايريشك بسرته تو بكاري يعني خو بپاريزي تركيا تو ودبيشت بله ليه بالعكس دام تركيا دكيفه ناف اخا عراق ده باشور كردستان ده دولت عراق ما فيها برسف بده يعني برسف لشکری جی بس بده عراق او كات سكالاي تومار کرد يعني بله. لما من سايشينه تو يقول بله اني سكالا كراسه بهند ورجيره ومعاملي لقل كرا بلام يعني ما في عراق ندا يعني لو كان بله دفه باش و بشو بینه يعني هر روجاوه ده بهلیکو نتوه یک بوی بریاره که بستنه نتوه یک بوی سر خوشید کاری بریاره بستنه کاری چه بکه کاری عالی عبوری و ترکیه دروپیج بکه او بخواجی بریار بستنه اپراسیونه که عسکری دیجی ترکیه بکه ولام بداتو يعني بله ولام بده چونگو اوه اشکره بم فکرنا حقوقا ناف دولتیه و او ارگومان ترکیه جی جه ناگره يعني گلیک جا از بو نمونه که بو جناب و بجم سال نوتا هندزانی کو او ملیتان چچن هبو روسيا منطقه گروزني فيلان واجد ديجي روسيا دتكوشين شار دكره تركيا جبوا باجارن تركيا باجاره كيا بولو و جوره کامپ درست کردین کامپ و یا عسکری لشکری هبین و ده پرورده لشکری دیدن اگر ادعا ارگومان ترکیه راسته باشه وی وقتی جی ماف هبو گلا روسیا مداخله که عسکری دیجی ترکیه پک بینه آنجی همان دمی سالن هشتی و یکی هشتی و دو احوان المسلم یا سوریه باجار انطاکیه ترکیه مقرن عسکری هبین يعني وده پرورده عسکری دادن گلو سوریه ماف هبو کو اپراسیونه که عسکری دیجی ترکیه بکب که ناف آخا ترکیه ده يعني اول نراسته يعني چاوا روسيا و سوري نتكاریم که ناف خاک ترکیه ده ترکیه جی جبو همان حجته نکارب که ناف خاک يعني للروا نيو دولتيك والرقة بيدراو ام خاك بزاندنا بله يعني اول صدسات اول اشكريه ری گرتیه پره یعنی نکاره بله اواش که عالیه که مثلا عالیه دو جبو کسایت حقوق که او جی چیه اون دوزانی حقوق ده تشتکو سه انسان مروفک ضرر که ببینه به ضررمند زیان چه به دو او به قربو کردن یعنی نممکنه نه قربو کردن ایرو باشور کردستان تقریبا 800 حتی 1000 گنده چول بویا اواجی توی واته تقريبا 100,000 مالبات شمال اخوه دور كاتنا يعني بله عواره بونه هاتنا نوا باجار انش خوره خانی کردن آن خانی ایجار کردن ضرر که مادی در کت یا نوا حاله خلق هاتنا کشتن يعني او تاوره بمباران دکن کس تن کشتن مروفه و هنا قربانی هنا بله قربانی ها يعني ضرر که عبوری جی درد که نوا حاله و کساجی مافیا سکالا تومار بکه او سکالا تومار کردن چیه؟ اون دزانی ترکیه پیمان مافیا مروفا یا اروپا امذکریه یعنی اوجی بله طرفه که ویا دما طرفه وی به محکمه مافیا مروفا اروپا دبیجی کو او کسن لایان و پیمانه تشت نکارم بن ناف آخا خواده بکن نکارم بشه ناف آخا ولاتك دیده بکن یعنی بم پی بکن و پیمانه پیمانه دجی ماده یکم اوه کو دفع رئیسه ما في مروفا بگیره ایجار گور حقوق ترکیه جی انتشتنه او جی هندزانی باکور کردستان جی 4500 گند هاتبین چول کردن او حجاتا روبروی بونا پککه یعنی ترور ده بیجن 4500 گند هاتبین والا کردن ایجا خلک باکور کردستانه او دعوه ود کردن انجام ندادن دعوه خوا سکاله خوا دبرن محكمة أوروبا يا ما في مروفا أواجه هر حمية ده تركيا محكوم والله آخر كاك الشير يعني زور من بيني لو سكالا يعني كلا محكمة نيو دولتي كان تو ماركران دجبة تركيا هيتشان مفايش وها نبو يا والله مدانوي شي داوا كاريكاني أولا أنا نبو از بيجم كيكو بو كردستان العراق يجي دعوة كدرج بيزبون مناجي بيجم أو بشتي أو محكي سيستما اوروبا یه محکمه موافقه مروفا کرید بود. دا زارو چاره گوتن ترکیه کو اف سکالا بلا بس بنجامه هم بخوا چاره سر بکن. اواجی قانون اک درخست. قانون 5233 هجماره جبو ضررمند روبروبونا تروره نووی و حتی نه 4 میلیارد دلار
کرابو دا ترکیه بله دا یعنی گند دیار بکر مردین شرنخ وانه یعنی باکوری کردستان تاوی هجاجی او پروسه بردوامه هجاجی ده گرمه همان موضوعات همان قانون بو باشور کردستان جی مرود کار بینه بوچه چونگو قانون ده یک نابجه کو دوه او کسن سریله بدن دوه هم ولاتیه ترکیه بن و نابجه کو دوه او ضرر و زیان ناف خاک ترکیه ده بس روبروبونا ترور ده و ضرر در که بن آوا حاله اگر از بچه دیجی از ویژه کسری نرن بچه درش کرد اگر ترکیه بو صدام سیاسی و قرابوه نده رأی کدی هست رأی محکمه مافی مروفه اروپا هست محکمه مافی مروفه اروپا سر و مجارن دهان بریاره هنه دبیجه کو ماده یکم شخواد دبیجه سروریا آنجی صلاحیتا دارزاندنه صلاحیتا دارزاندنه دبر پرسیاره لی تشتکه دید بیجه او دکارن یعنی انگلیزی اکسترا تریتوریال jurisdiction جلده بیجه آخا در و آخا خوشی او سروریا آنجی صلاحیتا دارزاندن در دکوه و حاله مثلا بریار هنه طیبتیجی بریتانیا دما پشتی ده زور سه عراقی بصره بغداد نجفه تونج دزانی اوجی طرف همام پیمانه بن پیکر یعنی کس هاتن گرتن و هنای کشتن چه بود او کسا گلیک شوا دعوه بکرن یعنی سکالا درست کردن تومار کردن دادگاه مافی مروفای اروپا همیشه بریتانیا محکومه کرابوه بی یعنی کرابو کرده بریارک جی از ویژی نمونه بو نمونه که گلی گرینگه که کوره 1999 دولت ترکیه اپراسیون که عسکری دکه بن چیای متینا وده 7 گندی کرد دکوجه شهید دکه مروفه وان دچن محفظه دهوکه و تن و دعوه و کن تا انجام جناستینن ترکیه بخوا ته کرابو ددوا یعنی پرجی ددوا لی او کسا قبول نکن بجن کشتن هیا دو اف کسن اف کریار کری بکه من حبسه ده یعنی جزایی که جی وگره سزای خوی بله سکاله تومار دکن دبن محکمه مافی مروفا یا اروپا و ده جی بریاره که زور درجه لی کرتایی ببیجم محکمه دبیجه کو ترکیه ویدجی برپرسیانه چونگو اگر دولتک بچه داره که اپراسیون بکه 1999 هی بفکرن اف قسترک نتوتان اف آخا کردستانه ده باشور کردستانه لی ایرو دهان مقر چه کرنه بارگاه چه کرنه و وده آخا که گلک یا باشور کردستانه هم دکاری ببیجی سروره یعنی برپرسیاری و مادم تو داره که عسکر خود بی لشکر خود بی بارگاه درست دکی تاورتتان سروده دگرن تو وده برپرسیاری وده چه بم پیکرن به تو برپرسیاری دواتر لسر او بابتی مانوی یعنی سوپای تورکیا لباشوری کردستان و دامزانی بنکو بارگا و بەتەواوەتی ینی خاپوکردنی گوندەکان و بڕینەوەی دار و دەوەنی و ناوچانە پرسیار دەکەم سوپاس دەکەم دێ خزمەتچاوت کاک گوشێت زۆر سوپاس بۆ ئەو ڕوونکردنەوەانە بەڵێ کاک بەیاد ینی جۆت لە کاگشار و ینی کۆمەڵێک بابەتی گرنگی لە ڕووی یاسایی و قانونی وروژان و ئەمانە هەمووی گرنگن بۆ ئێستای هەرێمی کوردستان و بۆ عێراقیش و بۆ قەرەبووکردنەوە و سکاڵا تۆمارکردن منەمێ لە جەنابێت ئەوە پرسم مامۆستا بەیاد ینی مەسلەی لەشکرکێشی تورکیا و سنووربەزاندنی تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ سەروەری خاکی عێراق و لە ئێستاشدا بینین ینی لە ڕۆژاوی کوردستان بە هەمان شێوە جم و جوڵی سوپای تورکیا هەیە ئەمە لە ڕۆی یاسایی و نێودەوڵەتیەکەەوە تا چەندە ڕێگە پێدراوە وەکو مامۆستا هۆشیاریش ئاماژەی پێدا ینی ئەمە خۆی ینی ناکرێ ببێت ینی ئەمە ڕێگە پێدراو نییە بەڵام ئەو تا تورکیا ینی جۆ نادا بە یاسا نێودەوڵەتیەکان جۆ نادا بە هاواری نێودەوڵەتی لەگەڵ ئەوانەیە بەردەوامە لە لەشکرکێشی و بەردەوامە لەوەی کە ناوچە بە ناوچە لە باشوور لە ڕۆژاوە داگیر بکە. سلااوان لەبێ کاک هاوڕێ سپاس دەکەم مامۆستا. بێگومان ئەگەر
ئەگەرمانێت لە ئەسلی کێشەکە تێبگەین ئێمە پێویستە خۆمان لە واقعانەت نەدزینەوە با بڵین کە تورکیا بەڕاستی چی دەکات و تورکیا چ کەیسێک بەکاردێنێت بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و خاچی عێراق. ئەوەی تورکیا دەکات بە تەواوی دەتوانین بڵین پاڵپشتی یاسایی هەیە و توانیویەتی وەکو دەوڵەت بنەمایەکی یاسایی بداتە ئەو هێرشانی کە کردوێتە سەر خاچی هەرێمی کوردستان و یاخود بڵین سەرسەروەری خاچی عێراق. بۆ نمونە تورکیا بە پشتبەستن بە مادەی پەنجاویەکی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان هێرش دەکاتە سەر ئەو ناوچانەی هەرێمی کوردستان و لە ناویشدا پێشەڵکردنی سەروەری خاچی عێراق. و مادەی پەنجاویەکی نەتەوە یەکگرتووەکان تایبەتە بە مافی خۆپارێزی دەوڵەت ئەنی دەوڵەتێک کە هێرشی دەکرێتە سەر دەستکراوە دەبێت لە پاراستنی خۆی دەتوانێت هێرش کات و دەتوانێت وەڵامی ئەو هێرشانە بداتەوە بێگومان. بەڵام مادەی پەنجاوەیەک ڕوونکردنەوەی زیاتری لەگەڵە زیاترە لەوەی کە تورکیا تەنها بەشی یەکەمی وەربگرێت بڵێ من دەتوانم هێرشکەمە سەر خاچی عێراق بۆ پاراستنی خۆم. مادەی پەنجاوەیەک دەڵێت هێزەکان دەتوانن خۆیان بپارێزن یاخود دەوڵەتەکان دەتوانن خۆیان بپارێزن تاکو ئەنجومەی ئاساییش ڕێکارە پێویستەکان دەگرێتە بەر. بەڵام لە کەیسی ئێرەماندا تورکیا دەستی پێکردووە هێرشەکاتە سەر خاچی عێراق هێرشەکاتە سەر خاچی سووریا بێ ئەوەی چاوەڕێ بکە ئەنجومەی ئاساییش ڕێکارە پێویستەکان بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکە لە ئەساسدا. و بێگومان تورکیا مادەی پەنجاوەیەک بۆ هەرێمی کوردستان بەکاردێنێ و بۆ کەیسی سووریاش بەکاردێنێ کە پێم وایە کێشەکە لێرە دەست پێدەکات چونکە کەیسی باشووری کوردستان و کەیسی ڕۆژاوای کوردستان تەواو جیاوازن. بۆ نمونە لە هەرێمی کوردستان بیانووی تورکیا ئەوەیە کە پەکەکە لێرەیە و پەکەکە خاچی عێراق بەکاردێنێت بۆ ئەوی هێرشکاتە سەر تورکیا و ئەوەش مەترسی دروست دەکات لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا بۆ هێرش دەکات. بەڵام لە ڕۆژئاوای کوردستان چ تورکیا و چ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخود ڕێکخراوە لۆکاڵیەکان هیچ بەڵگەیەکیان نییە کە هیچ هێزێکی سیاسی یاخود هێزێکی سەربازی لە باکووری سووریا هێرشی کردبێتە سەر تورکیا کەواتەوان مەترسیان دروست نەکردو بۆ سەر ئاسایشی نیشتیمانی تورکیا ئەی هێرشەکانی ئەوان لەبەرچیە ئەوەش پرسیارێکی کێ بەڕاستی چونکە کەیسەکان جیاوازن. و یەکشتی کە زۆر گرنگ ئێمە بیزانین لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەر بۆ سەر ئەمریکا بۆی بتوانێت ئاسایش نیشتیمانی خۆی پارێزێت لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە کۆمەڵێک یاسای نێودەوڵەتی تری خستە بەردەم ئەنجومەنی ئاسایش وە دواتر بێگومان پەسەند کرا و جێبەجێ کرا. ئەویش پێم وایە بە کوردەکەی دەبێتە مادەکانی بەرپرسیارەتی دەوڵەت لە کارە هەڵە نێودەوڵەتیەکان. لێرە دەوڵەت هەر بەرپرسیار نیە لە تاوانەکانی خۆی بەڵکو دەوڵەت بەرپرسیارە لەو تاوانانی کە گروپە چەکدارەکان ئەنجامی دەدەن بە بەکارهێنانی خاک. بۆ نمونە هێستا لە هەرێمی کوردستان یاخود بڵین لە عێراق پەکەکە خاچی عێراق بەکاردێنێت بۆ هێرشکردنە سەر تورکیا. لەو کەیسێدا تورکیا دەستکراوە دەبێت بە پاڵپشتی بەو مادەی کە دەڵێت عێراق بەرپرسیارە چونکە خاکیکی بەکارهاتووە هێرشی پێکراوەتە سەر تورکیا و مەترسی دروست کراوە لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا. بێگومان ئەوانش وەکو بڵێ پاساو نییە بۆ هێرشکردن و پاساو نییە بۆ ئەوەی کە سەروەری خاچی عێراق بە تەواوی ببەزێنێ و لە دەرەنجامی هێرشەکان خەڵکی مەدەنی کراوەتە ئامانج لە دەرەنجامی هێرشەکان بردومانی ناوچەی دەرەوەی جەنگ کراوە کە بەپێی هەموو یاسا نێودەوڵەتیەکانەوە تاوانی جەنگناوانە هەمووی کە تورکیا ئەنجامی داوە. بۆ نمونە تورکیا لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ڕاگەیەندراوی بڵاو دەکردەوە کە باسی چۆڵکردنی پێیان بڵین پێچۆڵکردنی ناوچەکانی ئەو ناوچانە دەکات کە لەسەر سنوور هەن بە بیانووی ئەوەی کە پەکەکەی لێە ئەو ناوچانێک کە پەکەکەی لێ و پەکەکەی لێ نییە کە ڕاگەیەندراویان بەسەر بڵاوکرابەوە کە دەبێت ئەو ناوچانە چۆڵ بکەن کە بێگومان بەپێی یاسای نێودەوڵەتی پێچۆڵکردنی یاسای تاوانی جەنگە. وەکو جەنا بدوتت لەسەر بنەمای ئەو مادەی کە مادەی 51 کە پارێزگاریکردن و هەروەها بەرپەرشدانەوەی هەر کردەوەیشی تیرۆر کە تەسیراتی بێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی تورکیا ئەمە تورکیا کردوتە پاسایەک بۆی گێرش بکاتە سەر هەرێمی کوردستان یاخود خاچی عێراق بەزێنێ. بەڵام خۆبینین لە ئەرزی واقعدا تورکیا بەمەوە نەوەستاوە ینی ڕۆژانە درۆن و فڕۆکەی تورکی بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکاندا دەسوڕێتەوە. ئەی ئەمەیان ینی پاساوی چیە بەڕاستی تۆ خۆیانی ئەو دێتە عمقی شارەکانەوە کەواتە
ینی پاساوەکانی تورکیا بێبەهانەن بەڵام یعنیەوە تا پاڵپشتیشی نێودەوڵەتیشی بەدەستێنا و لە ڕۆنێودەوڵەتێکەوە دەبینی هەم عێراق کە خاوەنی ئەم سەروەریە و پێویستە ئەو خاکی هەرێمی کوردستان پارێزێت تا ڕادەیەک بێدەنگە هەم بینی دنیاش و ئەنجومەنی یاسایی شونەتەوە گرتوەکانیش تا ڕادەیەک بێدەنگن ڕاستە هەندێک جوڵە قسە دەکەن بەڵام نەگەیشتەوەی کە تورکیا بۆسێنێ لە بەرامبەر ئەمەدا. بێگومان نەکرد بڵین کە بێبەهانەن ئەوانە ئەو سنوور بەزانێک کە تورکیا دێکە یاخود تێوەگڵانی خەڵکانی مەدەنی لە هێرشەکانیدا و بەدەرلەوە کە هێرشەکاتە سەر ناوەندی شارەکان یاخود هێرشەکاتە سەر ئەو ناوچانی کە هیچ پەیوەندیان بە ناوچەی جەنگەوەنی ئەوانە خۆی تاوانی جەنگن یعنی هیچ پاساوێک نییە بۆ هێرشکردنە سەر ناوەندی شارەکان هیچ پاساوێک نییە بۆ ئەوی تورکیا بێ بۆ نمونە لە ئەزمەر بردومام کات یاخود بێ لە کونەماسی بردومام کە یاخود ناوچەیەکی گەشتیاری لە زاخۆ بردومام کات ئەوانە بەبێ گەڕانەوە بۆ مادەی پەنجاوێک و بەبێ گەڕانەوە بۆ مادەکانی بەرپرسیارەتی دەوڵەت لە تاوانە هەڵەکان خۆیان تاوانی جەنگن یعنی ئەگەر واشماندانە ئەوانە پاساوی گونجاوە کوتەرچێت تووشە هەرێش بکاتە سەر هەرێمی کوردستان بەڵام تاوانی جەنگ هیچ پاساوێکی نییە بێگومان تورکیا بەرپرسە لەو تاوانانە و ئەو کەیسانش بێگومان تۆمار کراون لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوە لۆکاڵیەکانیش هەر لە ماوەی 2015 بۆ ئێستا بۆ کاتی ئێستامان بەپێ راپۆرتێکی ڕێکخراوی CTP کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان چالاکن 138 هاوڵاتی مەدەنی تەنها هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی هێرشەکانی تورکیا کەەوە خۆی تاوانێکی جەنگە و تاوانێکی حاشا هەڵنەگرا و هیچ شتێک نابێتە پاسە نە مادەی پەنجاوێک و نە هیچ مادەیەکی نێودەوڵەتی نابێتە پاساوی کە تورکیا تاوانی جەنگی ئەنجامداوە لە هەرێمی کوردستان و هەمان شێوە لە سووریاش چەندین تاوانی جەنگی ئەنجامداوە و تاوانەکان لە ڕێگەی خۆیەوە ئەنجامیداوە لە ڕێی دامەزراوە ڕسمیەکانی خۆیەوە و لە ڕێی گروپە چەکدارەکانی سربەخۆشیەوە ئەنجامیدا ئەو گروپە چەکدارانی کە لە سووری ئاکتیڤن لەژێر سەرپەرشتی تورکیا ئەوانش دنیایەک تاوانی جەنگیان ئەنجامداوە کە لە هەژماردن نایەن و لە کۆتاییدا تورکیا بەرپرسە لەو تاوانانی کە تەنانەت ئەو گروپانش ئەنجامیان داوە چونکە تورکیا پاڵپشتی دارایی و پاڵپشتی سەربازی و پاڵپشتی لۆجستیە هەموو هێزە تیرۆریستیانەی کردووە کە لە ڕۆژاوای کوردستاندا ئەکتیڤن. بەڵێ دەست خۆشمان مەسابەت دێمە خزمەت جەنابەت کاگ هێشیار سەرەتا پێشەوەی بێمە سەر مەسلەی مانەوەی تورکیا لەو ناوچانەی کە بە بیانووی ئەوەی دێت کاڵێ پەکەکەی لێ یاخود هەڕەشەی تیرۆر هەیە بۆ سەر خاکەکەمان ئەمە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە تا چەند گونجاوە پێشەوەی ئەمە وەڵام بیتەوە مەسلەی خەرەبووکردنەوەی خەڵک و تۆمارکردنی سکاڵا لە دادگاکان بۆ نمونە ئەم کەیسە دەتوانرێت لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە باشوور ئەو کەسانی زەرمەند بوون و بوونەتە قوربانی خاچیانداژی کراوە یاخود زەویزاریان تێک درراوە گوندەکانیان وێران کراوە لە چۆم سکاڵایە تۆمار بکەن لە دادگاکانی عێراقی خود دادگانی و دەوڵەتەکان ئەبێم کارە بکرێ ڕاستی سەری دەتشتێکی مامۆستابەیات کە مامۆستابەیات ئەوە بەخسم مادەی 51 کرد ئەس دخوازم جارێکە دی بنێوێ خەت بکەن حقوقا نافخواییدا مەسەلە کەسایەتە ڕاستی یعنی ئەنسانێ وەکێ منوتە شەریکە کۆمەلە پارتیان سیاسی ئەنجی تشتێ وسا ئەو سوژەیەن ئەندامن حقوقا نافخوایینە حقوقا نافدەولەتیژی دیارەکی ئەندامێ وە سوژە یعنی مەسە حقوقا نافخواییدا نکارن دەولەتێکێت و داوا سەربەکی حقوقا نافدەولەتیژی دەولەت ئەندامێ وێنە سوژێ وێنە یعنی دەما پەیمانە نەتەوە یەکبووی تێ دروستکردن مەبەست دەولەتن پەکەکە ئەنجی ڕێخستنەکە دی نە ئەندامێ حقوقا نافدەولەتیە نە سوژێ حقوقا نافدەولەتیە دەما بێژە مادە 51 بۆ خواپارێستن دەبێت دەولەتێک ئێریش لێ بکرێت یعنی دەولەتە عێراقی ئێریشە تورکیا بکرا اینجا وەڵامدانەوە هەبێ بەڵێ مافێ تورکیا هەبوو و وەڵام بدێ لە دەولەتە عێراقی ئێریشە تورکیا نەکریە بووێ ئەڤە ئەشکەرەیە و سەرێ گەلێک هەم مەکالە ئەکەدەمیەدا تیش هاتنە نویستاندن دەما ئەف پەیمان هاتی دروستکردن هاتیە دیارکردن نەجێ مناقەشەیە ئەس بنەوێ جارێکە دیخەت بکەم چونگو مهمە زۆر باشە یەک مەسەلەی دیکە هەیە کە تورکیا ئەیکاتە بەهانە مەسەلەی ڕێکەوتنی خۆی لەگەڵ دەوڵەتی عێراق کە دەڵێت ئەم ڕێکەوتنە هەیە ئەم پەیماننامەیە هەیە ئەمەیان تا چەند گونجاو لە ئەو پەیمانجی ڕایەدارن عێراقی ئەوە دیارکردن گوتن کو
ئەو پەیمان ساڵێ نەشاش بم هشتی و 1985 مەکریە وش بوو دەمەکێ کورد سنووردار بوو دەمە خلاص بووە یعنی دەما گوت سەریدە دەولەت وەکهەن ئەو پەیمان وە دگینێت تشتێکێ یعنی ئەگەر پەیمان هەبێ دەولەت دکارن داوای هەفتوو بکەن تشتێکە شەفتوو بخوازن ئەگەر پەیمان نەبێ دەولەت وەکەو و سەروەرن بکارە بکەێنەوە ئاخۆێ دەم بەرسڤۆی بدەم جارێکەتی بنێ خەت بکەم چگو میژارێکە ڕاستیژی گرنگە پرسیارێ جەنۆبێوە ئەو نەل عێراقی دۆستێڤەکردن لە تورکیا یعنی ئەو کەسایەت چنگو ئەف تدیت شخص فردن یعنی دەما ئەو کەسن دعوە دکن سکالا دروست دکن ئەنجا ئەو کەسن زاراربند فردن شخصن نە دەولەتن کەسایەتەکە ماڵەوی چول بیە ئاردێوی زەویێوی گوندە نکارە بگیە یعنی وێدە ئەساس عێریشێکە مافێ ملکیەتێ هەیە یعنی تایبەتمەندی ئەمە بەێ یعنی مافێ ملکیەتە نکارە بگە خانیەخوا نکارە بگە زەویەخوا ئان حیوانەوی مرنە زارارێکە ئابووری چێبیە زارارێ ملکیەتێ نەگەشتنەوە ملکیەتێ ژێرەتێ گوتن جەژبەر بێت تورکیا ئەو کۆمیسیۆن هەنە محافظە بەێ مەسەلا محافظە شرناکە کۆمیسیۆن هەیە حکاریە کۆمیسیۆن هەیە هەر ویلایەتی کوردستانê کۆمیسیۆن هەنە ji بۆ زارارە ڕوبڕووبوونە تەرۆرێ زارار و زیانە ڕوبڕووبوونە تەرۆرێ دەرکەوێنەوە حالێ ئەخم بۆ خەڵکی باشوور دەبێ بەێ ئەزوێ دەبێژم ینی مەسەلە یە باکوور من سەریدا ئەو گوت کانونێدا نابێژێک و ئەو کەس دەوێ هەم وڵاتیە تورکیا بێ ئان ئەف زارار دەبێت تورکیا دەبێتە بەس دەبێژێک و ئەف زارار و زیان هێزن دەولەت و تورکیا دەما ڕوبڕووبوونە تەرۆرێ دکێ دژی تەرۆرێ دەتەکوشێ ئەو زارار و زیان دەرکەت بێنەوە حالێ ئەو بەسە ئیجاریەمە هەنێکێژیش خوا پەیوەندیێمە هەنە ئەو کەسن ینی وەکێ پارێ وەکێ پارێزەر ئەس دەبێژم باشە پێویستی بە تیم هەیە بۆ نمونە لە باشووری کوردستان تیمێکی پارێزەران هەبێ ئەم کارە بکات چکە کەسێک ناتوانێت بچێتە دادگایەک لە تورکیا بڵێ من زەرمەند بڵێ مە تیمەکە دروست کردیا دەمەکە درێژە ئەوە چەند هەیڤە ئەمسەر دەخەبەتی و ئیشتەحادێن لە باشکامێ ئەوروپا ئەمسەر دەخەبەتی باکوورن هەمی پارێزەرن باکوورینە مە حتا هەرێژی هەنێک ڕایەدارن باشووری کوردستان ڕێژی جوین کردن شەحناس ئیبراهیم ئەحمەد ڕێژیمە جوینێک بێ ئەوە ئێستابی فەرست لەیدی جامێ پیرۆز بکەین ئەوە ژی پشتەوانێ vê پرۆسەیە پرۆسەیە ئەم ددومینی بەرین هۆ تایبەتی زاخۆ منتقا دەرکارێ ئەو کەسێن کو زەرمەند اون دزانی عرب وێدە هاتن کوشتن بارانkirin pêtewarê Tirkiye ew mintiqên geştiyarî xwayê wan tesîs û gundên wê mintiqê mereketin peywendiyê ew bû vekalet durûst dikin prose îşallah demeke nîzik de bû em dest pê dikin û wekê dî jî herêma Amediyê û Ranyayê jî hin kesara em peywendiyê de ne yanî o kontaktan heye legal parêzeranî yêre ne me kontak nînin eger hebe baştir niye yani ji bo çi parêzeranî jêre hebe ji bo çi baştir bibe ji bo baweriye hûn dizanî ku em nekesin başûrê Kurdistanê ne belê rast e peywendiye me jî hene û em bername we jî bîme lêberê ji bo baweriye belkû kêrbe û temînkirina hinek evraqa rastî jî me pêwîstî piştewaniyê parêzerên başûrê Kurdistanê hene çunku dema me skala durûst bikî an jî serî lê bidî divê eşkere bê ku kîjan gund hatine çûlkirin an zarareke taybet hebe divê ew rapor hebin û ji bo belge hebin ez dibêjim ew rêvebirên başûrê Kurdistanê yanî hem parêzgeha hem qeza nahiya û parlamento we Kurdistanê ew her tişt rapor kirine bes rapor kirine li ew jî tişteke baş e ew pê we rapora em dikarî serî lê bidî yanî çûnete lay berpirsanî balayî herêmî Kurdistan bu em babete ne setan nekirdiwe legal ez dibêjim wisa kêko yanî tişteke wisa ev tişteke serî lêdaneke ferdî ye yanî her yekê şexsê we eleqedar e lê bes wekê min gotî Şehnazxan rastî jî eleqedar bî pêre piştewanî ve proseyê dike spasiya wê dikî carekê dî lê wekê dî me pêwîst nedît ku em rayedarên Kurdistanê an Iraqê civîn bike eger ew dava bikin tabii pêşdetir piştewan bin jî çêtir lê bêhtir ferdin yanî kesayetin eger Tirkiye ez dubare dikim
بنێ خەت بکەم تورکیا بخواش بۆ فکرên سیاسی تدی دەولەتێکە تورکیا مەسەلا کێشا کوردە کوردستانێدا فەرق ناکێ کوردên باکوور باشوور ڕۆژاوا ئاڕۆژ هەر کوردە بووە ji بۆ مەسەلەن سیاسی پێشی بگرێ و کەرەبوو نەدێ دەبێ یعنی ئەڤژ احتیمالێکە لێ بەلێ ئەو دەمە ئەو سکالا بچم پێشیە محکمە مافێ مرۆڤ یا ئەوروپا سادە سەتیە بدن یعنی نه ساده نوتونه ساده ساد یه به قرار آمانجی خوی پیشی بله ساده ساده یعنی چه شک و شبهه کسانی اجی هوی دیکم داخواست دیکم او کسان با شورای کردستان ملت ما او ضرر دیتم برادوس به رانیا به زاخو به آمدی به کودره با شورای کردستان و بلا پرسا ما فکر بکن یعنی وقتی فردی چونکو برای که گلک مازنا او از ویجی بجیم که کو از درجه که فسیله نداره ام برای خود دینه بنرن 20,000 کس دنیای ده کوچبر ببه پنابر ببه دنیای ده به روژه دنیا راد به سر پیا یا باشور کردستان 500,000 کس یعنی تقریبا 500,000 کس شما خود دور کتنه بینه پنابر و گنده خود چول کردنه کس ریاکسیون ناده ده ریاکسیونه که وهبه یعنی اف وکی کرده کیجی اف ارکه سرمله محمیه ده و ارکه خواجی جه به جه بکنه و او کس اینجی ضررمند بلا بچه که نخم ساربن دعوا بکن يعني گرینگو دست خوش کار شر دیم خدمت جناب ولی ما مصابات مسئله یعنی بونمونه سروری خاشي عراق اما يعني هرمي كردستان بپی یاسا و دستور يعني بشكل خاشي عراق وپی سم سروريه للان عراق وبپارێزرێت لە ڕابردوو يعني قسەباز زۆر بوو لەسەر عراق سەبارەت بەو هێرش و پەلامارانی کە تورکیای کات بەو خاکداژیکردنە بەو دروستکردنی بنکە و بارەگا لەو ناوچانی کە داژیریەکە ینی ئەمانە مەترسی بوو کە تورکیا دەمێنێتەوە و پاشەکشە ناکە یعنی تا ئێستا بینی لە ناوچە جیاوازەکانی ینی هەرێمی کوردستان هەیە بەڵام لەم دوایانەدا ینی لەسەر بە تایبەتی هێرشەکەی ناوچەی گەشتیاری دەکار لە زاخۆ ینی عراق سکاڵای تۆمار کرد و ئەنجومەنی یاساییشی تێگەیان و لە ئەنجومەنی یاساییش سکاڵای تۆمار کرد کۆمەڵێک کاردانەوەی زۆر توندی هەبوو بەرامبەر بە تورکیا ئەگەر عێراق لەسەر ئەم بابەتە ینی بە تەواوەتی جددی بێت ئەتوانرێت لە ڕۆنێودەوڵەتیەکەوە ستۆپ بە تورکیا بکە بۆ مەسەلەی هێرشکردنە سەر خاچی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی عراقی فدرالدایە یاخود نەخێر تورکیا گوێ بە هیچ نادە بێگومان کاک هاوڕێ ئێمە ئەگەر بڕیارش بێ ئەو کەسانە بین دادگەن و دەوڵەتیەکان و بە شێوەیەکی یاسایی زۆر باشش کاری لەسەر بکەین و واوەشماندانا و کەیسانە بە تاوان ناسێنران و کەیسەکەمان بردەوە بەڵام لە بەرامبەردا لەوانەیە قەرەبوو بێ یان کۆمەڵێک سزا بێ بەسەر تورکیادا بسەپێنێت چونکە تورکیا توانیوێتی بنەمایشی یاسایی بدات هێرشەکان ئەو سزایانە و ئەو قەرەبوانی کە دادگەن و دەوڵەتەکان دەیسەپێنن نابێت هۆکاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر خاچی عێراق یانیەوە بابەتە جددیەکەی ئێمە ئەوەیە کە تورکیا هێرشەکانی ڕابوەستێت ئێمە لەژێر هەڕەشەی تورکیا نەمێنێت چیتر نەک قەرەبوو بکرینەوە یاخود تاوامیان بەرامبەر بکرێت تورکیا سزا بدرێ کە هێرشەکان درێژەی کێشا و بەردەوامی کێشە ئیدی ئەو قەرەبووکردنەوە ئەو سزانەی کە تورکیا دەیدرێت بۆ ئێمە بەڕاستی هیچ بەهایەکی نییە بێگومان بەداخەوە من پێم وانە لە ڕێی دادگاوە بتوانین ئەو کەیسا یەکلایی بکەینەوە یاخود بتوانین ئەو کەیسە لە بەرژەوەندی خۆمان یەکلایی بکەینەوە بەڕاستی وەکەوەی کە بۆ خۆمان دەمانوێت سیستەمی ئێستای نێودەوڵەتی سیستەمی ئێستای جیهانی پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ بەڕاستی بمانەوە یان نەمانەوێت و هێز حکوم دەکا ئێمە گەر بمانەوێت خۆمان بپارێزین دەبێت بەهێز بین بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا خاوەن سیادەی خۆمان نین دەبێت لە چوارچەوەی سیادەی عراق خۆمان پارێزین دەبێت هەوڵ دەین عراقێکی بەهێز دروستکەین لە چوارچەوەی عراقێکی بەهێز کوردستانێکی بەهێز بپارێزین چونکە بەبێ عراقێکی بەهێز بەڕاستی هیچ دەرفەتێک نییە بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت وەکو یاریکەرێکی نێودەوڵەتی بەهێز خۆی پیشاندا و خۆی پارێزێت چ بەرامبەر تورکیا چ بەرامبەر ئێران یاخود چ بەرامبەر هەر هێزێکی ئیقلیمی و نێودەوڵەتی زۆر باشە زۆر گرنگە ئەو مەسەلەی قەرەبوو ینی جەناب چکاڵی لەوە گرنگتر ئەوەیە ینی سەروەرەکەت پارێزراوێ و مەسەلەی قەرەبوو کە ئێستا ینی کاگشار و ئەوان لە ڕێگەی ینی بۆ نمونە خاتوشانازەوە هەوڵەدەن ئەی بە تایبەتی قەرەبووی ینی زیان لێکەوتوانی ئەم لەشکرکێشەی تورکیا بکەنەوە ئەمەیان تا چەند گرنگە لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەکەوە تورکیا توانن پابند بکەن بەوەی کە قەرەبووی خەڵکی هەرێمی کوردستان و عراقیش بکاتەوە لەو ڕووە
بێگومان ئەوە دەکرێت چونکە تووشیا بەپێی هەموو یاسا نێودەوڵەتیەکان تاوانی جەنگ ئەنجامدا ئەو شتێک حاشا هەڵنەگرە بردمانی خەڵکی مەدەنی و بردمانی ناوچەی دەرەوەی جەنگ داربڕینەوە کە کێشێکی گەورەیە و چەندین تاوانی تری جەنگی ئەنجامداوە ئێمە دەتوانین ئەو تاوانانە وەکو تاوان بناسیێنین و ئەو سوودێکە لەو بە تاوان ناساندانە دەکرێت دەستمان بکەوێت ئەوەیە دەکرێت ئێمە بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵین فەرموویدیەوە تورکیا تاوانی جەنگی دژی ئێمە ئەنجامداوە تورکیا ئەوەی دەکات دژایەتیکردنی پەکەکە نییە بەڵکو کوشتنی هاوڵاتی مەدەنی هەرێمی کوردستانە یاخود ئەوەی تورکیا ئیدعای دەکات لە ژێر ناوی شەڕی تیرۆر نیە شەڕی کوردە دەیکا چونکە ئەوەی کە تورکیا دەیکات لە هەرێمی کوردستان بێگومان تەنها پاساوێکە کە ناوی پەکەکە بەکاردێنێت چونکە لە باکووری سووریا پەکەکەی لێ نییە لە باکووری سووریا پەگەوە پێدەی لێ بە هیچ شێوەیە پەکەکە لێ زوودی نییە بەڵام بە هەمان شێوەی باشووری کوردستان دژایەتی و خود هێرش دەکاتە سەر باکووری سووریاش ئێمە گەر بتوانین ئەو تاوانانەی هەم لە باکووری سووریا و هەم لە باکووری عێراق یاخود بڵین لە هەرێمی کوردستان بە تاوانی جەنگ بناسیێنین و تورکیا سزا بدرێ ئێمە دەتوانین بەو شێوەیە دەنگمان زوڵاتە بێت لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیدا بڵێن تورکیا کێشەی کوردە تورکیا کێشەی کوردە لە سووریا کێشەی کوردە لە عێراق نەک کێشەی پەکەکە دەکرێت زیاترەوە بە کۆمەلگای نێودەوڵەتی بسەلمێنین کە بەڕاستی نیازی تورکیاسی ئەو نیازێکی ئێمە تێی دەگەین پێدوانی ینی تورکیا خۆی لەم هەنگاوانەی کە ئێستای نێ ینی سوودی بینیوە لەو دۆخە شڵەژاوی دنیا شەڕی ئۆکراین وارووا تێکچوونی ڕەوشی ئەوروپا و بە تایبەتیش یعنی تورکیا یاریشی زۆر باش دەکات لایەکەوە هاوپەیمانی رووسیا لە ناوچەکە و توانێتی پاڵپشتی رووسیا بۆ هەندێک هەنگاوی لە سووریا و باکووری سووریا و ڕۆژئاوای کوردستان بەدەستبێنێ و لە لایەشی دیکەشەوە کە خۆی ئەندامێکی گرنگی ناتۆیە و هاوپەیمانی ئەمریکا تا ڕادێک پێدوانیە توانیوەتی سوود بینێ لەم هاوپەیمانێتیشی لەگەڵ ئەمریکا و تا ڕادێک ئەمریکاش بێدەنکە بەرامبەر بە هەندێک هەنگاوی کەینێت لە بەتایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانە بێگومان بەداخەوە بەڕاستی چونکە تورکیا لە ئێستادا یاریگرێکی نێودەوڵەتی زۆر چالاکەوە زۆر بە وریاییەوە سوود لە هەموو ڕووداوە نێودەوڵەتەکان دەبینێت کە ڕوودەدان بۆ نمونە تورکیا بە باشترین شێوە دەتوانێت سوود لە ڕووداوەکانی شەڕی ئۆکراین ببینێت کە لەلایەک پاڵپشتی رووسیا دەکات لەلایەک ڕێکەوتی نامی سەربازی لەگە رووسیا دەکات و لەلایەکی تریش ڕێگاکان دادەخا بۆ هێرشکردنە سەر ئۆکرانیا بەڕاستی ئێمە کێشەکەی هەرێمی کوردستان لەوەدا ئەمە ناتوانین سوود لە ڕووداوە نێودەوڵەتەکان وەربگرین ناتوانین ڕووداوە نێودەوڵەتەکان بۆ خۆمان بخۆزینەوە لە بەرامبەردا ئێمە تەنها بەکار هاتوین بەڕاستی ئەو ناڕێکی ناوخۆیەکە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی وڵاتانی تر بەکاربێنێک ئێمە خۆمان خاوەنی سیاسەتێکی دەرەوەی جێژیر بین خاوەنی ڕۆیایەکی جێژیر بین بتوانین بۆ ئاراستەیە بڕۆین کە بۆ خۆمان دەمانوێت بەڵکو ئێمە بە ئاراستی جیاواز دەڕۆین بێگومانەوەش لێکەوتەی ناڕێکی و نایەکریزی ناوخۆیە لەلایەن هێزە سیاسیە کوردەکان و ڕنگدانەوەی ناکۆچی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا چونکە دەکرێت ئەو ناکۆچیانەی نێوان هەرێمی کوردستان و عێراق ڕنگدانەوەکە ئەوە بێت کە عێراق بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ نێوێ ممارەسەی مافەکانی خۆی بکات یاخود بڵین لە بەشێک لە مافەکانی خۆی خۆش بێت لە پێنە ئەوەی کە تورکیا لە قەواری هەرێمی کوردستاندا وەزرەر لە هەرێمی کوردستاندا چونکە عێراق لەوانەیە بخۆن دەتوانێت بەڵام کە تورکیا لەولای ئەوەی بۆ دەکات لەوانەیە پێی خراپ نەبێ عێراق بەڕاستی چونکە لە کۆتاییدا وەکو بڵێ ناکۆچێکی زۆر تون لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە بەڵام ئەمە دەتوانیمان پەیوەندەکانمان لەگەڵ عێراق جێژیر بکەین پەیوەندەکانمان بەهێز بکەین ئیدی پێم وایە عێراقیش زیاتر بەجددی دێتە سەر مەسەلەی ئەو چارەسەرکردنی مەسەلەی ئەوەی کە دەڵێ عێراق بەجددی وهاتۆتە سەرخەت ئێستا تا بۆ نمونە هێزەکانی پاسەوانی سنووری عێراق ینی بەتەمان بە چڕی لە سنوورەکانی هەم ئێران هەم تورکیا ینی بڵاو بکرێتەوە و یەک دوو فەوجی نوێش پێک بێنرێ بۆ ئەم بابەتە ئەمەیان تا چەند کاریگەر ئەگەر هێز هەبێت لەو ناوچانە تورکیا و ئێران ئەتوانن سەرۆری خاکی عێراق و هەرێمی کوردستان بەزێنن ئەمە وەکو دوا پرسیارەکە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم مامۆستا بێت
دەستخۆش بێگومان گرنگە هەبوونی هێزەکانی عێراق لە ناوچە سنووریەکان دەبێتە هۆی ئەوەی کە وجودی عراق بسەلمێنێ عراق بڵێ من لێرەم من سەروەری خاچی منە دەمێ بیپارێزم بەڵام بەداخەوە واقعەکە ئەوە نیە چونکە لە ڕووی نێودەوڵەتیەوە تەنها یاسایەکان کار ناکەن تەنها تیۆر کار ناکە بەڕاستی ئەوەی هەیە واقعەکە هێز دەور دەبینێت واقعەکە کە ئەوەی بەهێز ئەو دەیباتەوە بەڵام لە ئێستادا عراق لە لاواسترین کاتەکانی خۆیدا پێم وانێت لە ئێستادا عراق ئێستا بتوانێت سیادەی خاچی خۆی پارێزێت عراق ناتوانێت بەرەنگاری سیاسەتی دەوڵەتێکی زلهێزی سەربازی وەکو تورکیا بێتەوە چونکە ئەوەی لە ئێستادا حکوم دەکات بەڕاستی هێزی سەربازیە پێمان خۆش بێ و پێیان ناخۆش بێ دەبێت دەم بە ڕاستەدا بنین ئێمە گەر بمانێ پارێزراوە بین دەبێت لە ڕووی سەربازیەوە زۆر بەهێز بین ئەگەر نەتوانین لە ڕووی سەربازیەوە بەهێز بین هیچ ڕێگایەک نییە لە بۆی لە یاری نێودەوڵەتیەکان پارێزراوە بین و بتوانین پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆمان بکەین بەڵێ دەستەکانی خۆشەما مەسابەت سپاس دەکەم کاگە شارد ئەمێت دووە سەرنج و پەیامت و دواوتت بگەینی لەم بارەیەوە ینی بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە دەبێت ینی پەنابەرینە بەرچۆ بەڵام بە کورتی پێمان بڵێ سپاس دەکەم ئەو کەسە زارارمەند از جارێکە دی دوبارە دکم کارم مەرە بکەم پەیوەندیەدا ئەمەش بووە پشتەوان بی ئەس دخوازم کێ کەورێ ئەمە بەخسە حقوق کرد ئەس دخوازم چەند پێی سیاسیژی ببێژم جارێکە سیاسی عالیەکێوە هۆن دەزانی بەری 100 ساڵە وڵاتێمە کوردستان بوو 4 پارچە یعنی پارچەیەکە تورکیا ما پشتی عوسمانلی تێک چوو پارچەیەکە عێراقە سووری ئیران بەری وێ پارچە ڕۆژهەلات ژێ جودا ببوو ئیرۆ پرۆژەیە تورکیا ڕێڤە دەبێ gelek giringe divê her kesên Kurd welatperwer balaxa bidiye binêrin navan parçeyê yani welatê hatî parçekirin de vê cara dixwazin heremên eskerî yê valekirî ew dibêjin tampon durûz bikin. Erdogan haroş ser şaşê Tirkiye her civînê de dibêje ku Efrîn heta hududê Colemêrgê Hekkariye Solan wê vetir Hacı Umran 6 kilometre ez ê vala bikim. Yani ev eşkere dibêje. Yani ev operasyonên eskerî hecetê PKK HDP de belê metirsiyeke divê taybetî raya derên Başûrê Kurdistanê ve baş balaxa bidine lê bigerin erê zehmetê karê we em wa jî fêm dikî de devleteke ser bixweya platformên navdewletî de bêhtir dengê xwe derêxin lê bila bala xwe bidine tedbîr hingî şiwabê bistînin hişyar bin çingu ev meseleyeke pir giring ve projeyê didomînin yani erê berku PKK geletî dike şaşî dike serveriya Başûrê Kurdistanê texebin xeteriye de lê esas metirsî Tirkiyeye dixwaze 6 kilometreya yani hem welatê me parçekirine ew welatê hatî parçekirin de jî valetiyê pe insan pe mirov têlin gunda bajaran çûr bikin eskerê xwe leşkerê xwe tê de cih bikin xeterî ew em bixwast واجی بێژم بێ دەرفەتە سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاکە شێوازلەب مافناس و پارێزەر کە لە ستۆدیۆ لەگەڵ ما سپاس دەکەم خێر هات سەرچاوان هەر سپاس بۆ مامەسا بەیاد سەرور عەبدوڵڵا ماستەر لە کاروباری تورکیا کە بە سپاس و جەنابیشیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ ما زۆر سپاس بۆ مامەسا بەیاد بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراما پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ